کەسێکی زۆر عەظیم لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو حیاتی بعلم بزهد بعبدایەتی ئەباتە سەر خزمەتێک کە دای ئەمەزرێنێ درێژە ئەکێشێ سەیری ئەوە مەکەن ئەهلی شیعە زۆر باسی حوسەینیان کردو عەلەیه السەلام هەرچەنە ئێمە حەسەن و حوسێن هەردووکیان لە دڵمانە وەکو یەکن ئەمەیشەکە لە ئەولادەکانی حەسەن کە نورەکەی لەسەر زەویە ئاوا پرشنگ ئەدا و بە گەورەی ئەمێنێتەوە تا ڕۆژی قیامەت کە شێخی گەیلانی ئەفەرمێ کە ئیبن تەیمیە ئەفەرمێ گەورە پیاوانی وەکو شێخی گەیلانی و ئەمانەی کە خوا ناوی هێشتونەتەوە تا ڕۆژی قیامەت ناویانە هێڵێتەوە لە خۆوە نێ ناوی ئەم عالمانە ئەمێنێتەوە دەستێکی معنەوی ڕەب العالەمینە ئەیان هێڵێتەوە بۆیە عەزیزانم ئێمە لە ئەمڕۆیە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە قودوەیە شوێنی بکەین والله یەکێک لەو قودوانەی کە هەموو ئومەت لەسەری متفقە بریتێ لە شێخی گەیلانی کە وەرین هەمومان پێکەوە بچین کەلیماتەکانی بخوێنەوە بزانین چی ئەڵێ والله هەر کەلیمەیەکی خوێنیتەوە ئەزانی لەگەڵ تۆیە قسە ئەکە والله لەگەڵ ناخی تۆیە قسە ئەکە ئەبێ کتێبەکانی ئەو منهەجی ئێمە بێ شوێنی خوێندنەوەی ئێمە بێ شوێنی دیراسەی ئێمە بێ والله غونیە ئەخوێنیتەوە هەر کەلیمە و دێڕێکی ئەخوێنیتەوە ڕێک وا ئەزانی لە بەردەم شێخی گەیلانیە دانیشتی و قسە و بۆ ئەکات و قسە و مخاتەبە لەگەڵ دڵی تۆیە ئەکە بۆیە ئەلەم زەمەنی فتنەی هاوێنەی فتنەی شێخی گەیلانیە ئێمە پێویستمان بە تەلەبی علمە شوێن کەوتنی علمە تەزکیەی نەفسە تەربیەی نەفسە لاوەکان زۆر ئاگاتان لێبێ ئەمە کۆمەڵی کەلیماتی کورتی شێخی گەیلانی بۆ عەرزم کردن کەمێکی کورد لە حیاتی قەترەیەک لە دەریای ئەو بزانە لەم ڕۆژە تۆ ئەتوانی هەڵکەوتەبی وا مەزانە ئەگەر زەمینەت بۆ لەبار نەبێت تۆ دروست نابی دروست ئەبی ممکنە یەکێک لە ئێوە شێخی گەیلانی بێ و هەمومان شوێنی کەوین تابعی بین خۆشبەختترین کەس ئەو کەسەیە وەکو شێخی نۆڕەسی ئەفەرمێ وەکو داری مێو وایە داری مێو خۆی خواروخێچە ئاوێکی خواروخێچ بەوا تێ ئەپەڕێ بەڵام لە ئەخیرە ترەیەکی زۆر شیرین بەرهەم ئەدا باوکی بەڕێزوە نەزانی مناڵەکەت بچووکە لەوە ئەچێت تۆ ئەو دارە خواروخێچە بی خۆت گوناهباری بەڵام خوا نیعمەتێکی زۆر گەورەت ئەدات